ئێمەوەکو حیزب کوردستانیەکانی کەرکووک لە هەموو کۆبوونەوە ئاسایی و نائاسایەکانی خۆمانە جەختمان لەسەر ئەوە کردوێتەوە کە ئیداری کەرکووک ئەبێ خزمەتگوزاری باشتر پێشکەش بە شارەکە بکات بەبێ جیاوازی. بەتەئکید هۆکاری فەرامۆشکردنی کەرکووک هۆکارەکان هەمووی سیاسیە. لە باسی ئێستا نەکەین، ئێمە هەر لە بگەڕینەوە بۆ مێژوو هەوڵ دراوە پێکاتەی کورد لەم شارەیە زعیف بکرێت و لاواز بکرێت. بەڵام کورد زۆرینەی لە شاری کەرکووک لە هەڵبژاردننی پێشوە ئێمە ئەومان سلمان کە زۆرینەی لە کەرکووک و 6 کورسیمان بەدەستێنا و ئیترەوە هاوکێشە سیاسەکان ئاوای کردووە کە کەرکووک واردۆ خۆبگات. دیارە ئەوەی کە دەیبین هێچە لە پرسە گرنگەکانی ئەمڕۆ شاری کەرکووک پرسی خزمەتگوزاریە و پێم وایە ئەمە نیگەرانی سەرجەم پێکهاتەکانی شاری کەرکووکی لە کەوتۆتەوە. ئەوەی کەوا جێی داخە سەرجەم لایەنە سیاسەکان هەوڵی ئەوە ئەدەین چارەسەری ئەم کێشەی بکەین، بەڵام بربەستی گەورە بەڕووی چارەسەرکردنی ئەم کێشانەوە پێم وایە بارودۆخە ئیدارایە قورسەکەی کە ئەمڕۆ کەوتۆتە سەر شانی عێراق هەموو دەبینین بۆ خۆی نەخۆشی کۆرۆنا و بارودۆخەی کە دروستبووەوەی کردو داهاتی عێراق کەم بێتەوە. ئێستاش باجی گەورەی خزمەتگوزاری دەدا کە من پێم وایە هێشتان دەکرێ بارودۆخی خزمەتگوزاری لە شاری کەرکووکە باشتر بێ، بەڵام پێویستی بە توانای زیاتر. دیارە خۆی ئێساکانە کەرکووک بۆتە چەقی ململانیە لە بینی حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم. ئەمەش بۆ خۆی ڕەنگدانەوەی ڕاستەقینەی هەبووە لەسەر مەلەفی خەدەمات و لە مەلەفی ئەمنی و ئیدارەدانشی کەرکووک. بۆیە زۆر جار دەبینین کاتێ ئەم ململانە قورسە دێتە ناو شاری کەرکووک هەندێک پرسی کەرکووک لە بری ئەوەی تەنها پرسی ئیداری بێ ئەبێتە پرسی سیاسی، لە برەوەی پرسی ئەمنی بێ ئەبێتە پرسی سیاسی. بۆیە دەبینین هەر پرسێکی کەرکووک کە دەتەوێت چارەسەریکەی بەدەر لەوەی چییە دەبێتە پرسێکی سیاسی و دەبێتە ململانەی نێوان پێکاتەکان. ئەمە ژوای کردووە تا ئێستا زۆر جا حکوومەتی ناوەند و هەندێک لایەنی سیاسی هەوڵ بدەن پرسەکان کە دەبێ بە ڕێگەیەکی ئاسان چارەسەر پێ قورستری دەکەن و لە ڕێی قورسکردنەکەش بۆی سزای گەورەترین پێکاتە بدەن لەناو شارەکە کە کوردە. ئێستا کە باسی هەڵبژاردن دەکرێت ئێمە لایەنە سیاسە کوردستانەکان پێمان وایە دەکرێت هەڵبژاردن دەرگا و دەواازەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە گەورەترین نیگەرانیمان و گلەیمان لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئێستا مقاتعی شاری کەرکووکی کردووە هەوڵ نادا بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی ناوەندا چارەسەر بۆ کێشەکانی کەرکووک بدەزێتەوە. دەبینین ئێستاش بە چاوی لە هەولێرەوە لە دوورەوە سەیری شاری کەرکووک دەکەن تا ئێستا حکوومەتی هەرێمش ئامادە نیە بێتە ناو شاری کەرکووکەوە شان بەشانی لایەنە سیاسەکان هەوڵی چارەسەری کێشەکاندا. بۆیە ئەم پرسانەی کەرکووک بوون بە پرسی سیاسی هەر پرسێکی شاری کەرکووک بۆتە ململانێ و ئەم ململانێش باجی گەورەی خەڵکی شاری کەرکووک دێت. گۆڕانکاریانی کە ڕوویدا لە شاری کەرکووک خزمەتگوزاریەکان تقریبان ئاسی کەم بۆ داوەزی. ئێمە بەڕاستی چەند دوو ڕۆژ لەمەوە پێش من لەگەڵ جەناوی پارێزگاری کەرکووک کۆبوونەوەیەکمان هەبوو، چاوان پێکەوت باسی ئەو بابەتەمان کرد لە ڕووی کارەباوە لە ڕووی نیفایەتەوە بە حەقەت کەم تەرخەمێکی زۆر هەیە. ئیتر ئەوش باسی وەڵامی ئەوە بوو بۆ پرسیارە کە پێشتر پارەیەکی تقریبا ملیارد و 200 میلیۆن تەخسیس سەکرا بۆ پاکردنەوەی خۆڵ و خاشاک، بەڵام ئێستا بۆتە 200 میلیۆن. ئەمەش یعنی ئەتوانم بڵێم یعنی ڕاستە ئەم قسەی تەواو، بەڵام ئێمە ئەبێ بەدائل بدۆزینەوە، ئێمە ئەبێ خاڵی ترمان هەبی. ینی سامە کێشەیەکە ئێ باشە حەلەکەی چییە؟ مەفروض ینی بەلەدەی کەرکووک زیاتر تەفعیل بکرایە، ئەگەرچی لە ڕووی مۆزەفەوە تعین بکرایە بە عقود بێ تعین بکرێن لەوێ ئالیاتی زیاتریان بۆ بێنن تا بتوانن تەختەی شاری کەرکووک بکەن، یان ئەگەر ئەمەش ناکرێ بەدائلی تر ممکنە مەسەلەن شەریکەیە بێنن خۆی تەدویری ئەم نیفایەتە بکە، یعنی دووبارە بیکاتە یعنی ریسایکلین بێ، ئەتوانێ لەو بابەتەیە شەریکاتی دەروی عێراقیش بێ لەوەیە خۆشی پێی باش بێ ئەو شەریکەیە و بیکاتە تاقەش بۆمان. بەڵێ من بە حەقەت هەموو کات ئەڵێین یعنی ئێمە ئەگەر واز لە ئەسڵ بێنین بڕۆینەوە سەر فڕوع ئەو وەختە شتەکان لەدەسەدین. یعنی بۆ نمونە ئێمە ئەسڵ لای ئێمە ئەوە بێ شاری کەرکووک خزمەت بکرێت، دواتر ئیتر من چ لایەنێکم چ تەوەجوهێکم هەیە چ حزبێکم ئەوە دوای ئەوە دی ئێمە بە شاری کەرکووک هەڵسەینە سەرپا، یعنی بیگەینە پێگەی خۆی، دوای ئەوە ئێمە بێن باسی ئەو بکەن من حزبی چیم و من نەتەوەی چیم و من بۆ چوونم چی بەداخەوە ئەبینین یعنی لایەنی با بڵێن کەسایەتی خۆی یاخود حزبەکەی یاخود نەتەوەکەی پێشی یعنی مەسلحەتی کەرکووک بردووە. ئەمەش کێشای ئەوها دروست دەکا بەڕاستی. بەڵام ئێمە ئەگەر بێت و ئەسڵەکە بگرین کە کەرکووکە خزمەتکردنی ئەم شارێ بەبێ هیچ جیاوازیە، بەبێ ئەوەی کەوا بڵێن ئەمە کورد ئەمە عەرەب ئەمە تورکمان ئەمە مەسیحیە ئەمە هەر چیەکە ئەمە کەرکووکیە و ئەبێ خزمەت بکرێت. بێگومان خەڵک داواکارەکانی زۆر ئاسانە، بە حەقەت داوای ئەوەیە کە ئەمن و استقراری هەبێ، داوای ئەوەی هەیە کە ئیشی هەبێ، ئێوارە کە ئەچێتەوە ماڵ
بە ئیسراحەتی خۆی ینی دانیشە ئەمەی داواکارێکان کە ئەمە یعنی ئەتوانین بڵین حقوقێکە واجبە لەسەر سیاسەکان تەوفیریکەن بەڵام تا ڕادێ ئێستا بینین بەداخەوە ئەچێتەوە ماڵ لەوای کارەبای نەبێ لە خۆڵ و خاشاک لە پێش دەرگاکەی هەیە لەوای وەزعی ئەمنی زۆر مستەقر نەبێ ئیتر لێرە و لەوێ تەقینەوەیکە بێ اختیالێکە بێ ئەم کێشان بەڵام لە کۆتایە داواکردنەکانی خەڵک زۆر ئاسانە زۆر ئاسان ئەگەر ئیرادەیەکی حەقیقی هەبێ بۆ ئەوەی کەوە یعنی بەدەستی بێنێ ئەتوانێ بەڵام ئیرادەیەکی ڕاستی هەیە